لەگەڵەوەی لە وەرزی هاوینین و باشووری کوردستان بە دۆخێکی خراپی وشکە ساڵیدا تێدەپەڕێت و دەستخستنی ئاو تەنانەت بۆ مرۆڤەکانیش ئەستەم بۆ و بەشێک لە خەڵکەکەی ناچار بە کۆچ کردووە. لە هەمان کاتا بەشێک لە ئاژەڵەکانی ڕوبەڕووی مەرگ بوونەتەوە بەهۆی بێئاویەوە. هاتووینەتە گەرمیان بە تایبەت هاتووینەتە پێدەشتەکانی قۆرەتوو بۆی کە بزانین ژیانی گیانەوەرە کێویەکان بە تایبەت ئاژەڵ و باڵندە کێویەکان چۆنە. ئەو ڕێکارانە چین کە گیراونەتە بەر بۆ پارێزگاریکردن لە ژیانی گیانەوەرە کێویەکان. بەهۆی وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما تینوێتی تەنگی با گیانەوەرانی کێوی لە زۆربەی ناوچەکانی باشووری کوردستان و بە تایبەت گەرمەسێر هەڵچنیوە و مەترسی لەسەر ژیانیان دروست کردووە. چەندین گیانەوەر بەهۆی بێ ئاویەوە چاویان لەدەستداوە و بێهێز بوون و مردوون. لە پێناو پاراستنی ژیانی گیانەوەران لەلایەن خەمخۆرانی سروشتی کوردستان لە چەندین ناوچەی جیاجیای باشووری کوردستان ئاویان بۆ دانراوە. هاتوینەتە خاڵی بانڕاسایی سەر بە بنکەی پۆلیسی دارستان و ژینگەی قۆرەتوو. لەگەڵ بەرپرسی بنکەکەەوە بەشێک لە پۆلیسی دارستان و ژینگەی ئەم بنکەیە سەردانی ئەو ناوچانە دەکەین کە ئاژەڵ و باڵندە کێویەکانی لێیە و ئەو ناوچانەشی کە لە ڕێگەی تەنکی و گۆلەوە ئاو بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکان دانراون. بینەرمان بن. بنکەی پۆلیسی دارستان و ژینگەی قۆرەتوو لا گەرمیان لا ڕێگەی 21 کارمەند و هەردوو خاڵی جێگیری بانی ڕاستایی و کەنی زەرد چاودێری ژیانی گیانەوەرە کێویەکان دەکەن. لا ڕێگەی چاودێری و پشکنینی بەردەوام ڕێگری لە ڕاوچیە ژیان کوژەکان دەکەن. ڕاوی گیانەوەرە بکەن. جگە لە ڕوبەڕووبوونەوەی ڕاوچیەکان بنکەی پۆلیسی دارستان و ژینگەی قۆرەتوو باوکاری هاوڵاتیان و گروپ و ڕێکخراوە ژینگەیەکان چەندین تەنکی و گۆلی پڕ لە ئاویان بۆ گیانەوەرەکان داناوە هەتا گیانەوەرە کێویەکان لە وشکە ساڵی و گەرمای بەتینی هاوین و بێ ئاوی بپارێزن. کاگوشێر ڕۆژت باش. سپاس بەڕێز. کاگوشێر تۆ ڕۆژانە سەردانی ئەم شوێنە ئەەکەیت یاخود با بڵێن ڕۆژنا ڕۆژێک سەردانی ئێرەکەی؟ ئێمە زیاتر لە هەموو تاقبیانیان سەردانی ئێرەکەین. زیاتر ئێمە ئەو کۆلەکان تەنکەکان بەرە دێنەوە بۆ ناو کۆلەکان لەبەرەوە بۆ ئاژەڵە کێوێک. باشە ئێوە چەند شوێنتان هەیە کە تۆ ڕۆژانە سەردانێکی جگە لەم شوێنە؟ ئێمە زیاتر ئەمە سێ شوێنانەیە جگە لە ئین شوێنەکان تریش سەرچاوەکە ئاوەکان ترمانژێ پاکیکەینەوە. بەڵێ باشە لێرە چەند تەنکیتان هەیە و لە شوێنەکە بە کۆی گشتیانی لە دوو شوێنەکەی تریش بەیەرەوە کە کاتە سێ شوێن چەند تەنکیتان هەیە و چەند گۆلتان هەیە؟ 6 تەنکیمانەیە و 6 تەنکیمانەیە زیاتر لە وازم 8 گۆلمانەیە. 8 گۆل باشە. کە تۆ سەردانی ئێرەکەی هەر بە پیادە دەیت یاخود بۆ نمونە بە پشت بە هۆیەکی گواستنەوە بەستی وەکو ماتۆڕ یاخود ئێمە بە ماتۆرسگیلی خۆمان تێن سەردانی کۆلەکانەکەین ئەو ئەەکەینە ناو کۆلەکان. باشە ئەو ماتۆرسکیلە هی خۆتە یانی بنکە هی خۆتە خۆمە لەحسەر حسابی خۆمە چاک شێگەم. ینی تۆ هەم ئەوەی کە ماتۆرسکیلەکەی خۆتە هاوکات ئەگەر بشکێت لەسەر حسابی خۆت چاکەکەیتەوە جار وایە 100,000 منادەمان جار وایە 50,000 منادە سەری واتە ینی حکوومەت هیچ هاوکاری نەکرد لەمە. باشە جگەلەوە ینی جگەلەوەی کە تۆ ماتۆڕەکەی خۆتە و ئەشکێت ینی چاکێکەکەیتەوە بەڵام ئەم ماتۆرسکیلە بۆ ناو ئەم پێدەشتانە گونجاوە یاخود پێویستەکەەوە ماتۆرسکیلەکانە بێت کە دەبڵک سلبێ زیاتر ماتۆڕی قەفاز باشە بۆ جوڵە زیاتر ماتۆڕی قەفاز بۆ ئەم جوڵە چاکە زیاتر بۆ ئەم جوڵانە زیاتر ماتۆڕی ئێرانی وەکەل ئەیرە نایە لەبەرەوە ناسکە ئەشکێ. بڵێ ینی توانین بڵێ یەکێک لە پێویستیەکانی ئێوە دابینکردنی ماتۆڕە و جۆرە ماتۆڕێک ئاماژەت پێکرد بۆ بنکەکەتان بۆی کەوێ بتوانن بە ئاسانی هاتوچۆی بێ بکەن نەگەوەی کە ئێوە ینی ماتۆرسکیلی خۆتان بەکاربێنن و هاوکات کاتێکیش کە شکێەوە لە باخەڵی خۆتان پارە دەربکەن و وەچاکی بکەنەوە. وڵایەتی ئێمەوە لە حساب خۆمان چاکێکن لەبەرەوە حکومەت هیچ چاوکارێکمان ناکات لە ڕووی داراییوە لە ڕووی هەموو شتێکەوە ئێمە خۆمان زیاتر ماتۆڕەکان چاکەکەی زیاتر لە سەروی 100 ئاسکا لەم سنوورە ئەوەی ئەم منطقەی مرکزە
زیاتر لە 100 ئاسکە هەیە لێرە جار وایە ئەچمە سەر کۆلەکان 50 سەریوە. باشە کە ئەو ڕۆژانی کە با بڵین ئاوت بەرداوەتەوە لە ناو گۆلەکان و دواتر کە ئەگەڕێیتەوە ڕۆژی دواتر دێیتەوە هەستەکەی کە بۆ منە گۆلەکان ئاویتیان نەماوە جار وایە کاتێ گەڕمەوە سەر کۆلەکان سرم ئاویتیان نەماوە ئیتر ئەو تەنکەکان بەرەدەم بۆ سەر کۆلەکان ئیتر پڕەکەمە دوایی بە ماتۆڕەکە گەڕمەوە دایرە. باشە لێرە تەنها بەس بزنەکێوەکان لەو ئاوە خۆنەوەیان ئاژەڵ و باڵندەکانی تریش ئاژەڵە کێوەکان زیاتر سەرەکین ئیتر ئەوەکانیش تریش باڵندە کێوەکانیش تێنە سەری. گیانەوەرانی کێوی با ترسێکی زۆرەوە دەچن بۆ ئاو خواردنەوە ترسیان لەو مرۆڤ ڕۆح سەوزانە نییە کە لە خەمی پاراستنی ژیانیاندان بەڵکو ترسیان لەو کەسانەیە کە ناوی خۆیان ناوە ڕاوچی و لە ڕێگەی لولەی تفەنگ و تۆڕ و داوەوە ژیانیان دەخەنە مەترسیە و برینداریان دەکەن یا بۆ هەمیشە ژیانیان لێوەردەگرنەوە. سنووری کار و چالاکی بنکەکەش فراوانە و توانای مادی و مرۆییشیان سنووردارە بەڵام ئەمە هیچ لە دڵسۆزی و بەرپرسیارەتی بەرپرس و کارمەندەکانی کەم نەکردوێتەوە بۆ پاراستنی ژیانی گیانەوەرەکان چەندین جار لە دەرچوون و پشکنینە مەیدانیەکانیاندا بە ژیانیان ڕوبەڕووی ئەو ڕاوچانە بوونەتەوە کە دەستدرێژیان کردوتە سەر ژیانی گیانەوەرە کێویەکان. لەلایەن زۆرێک لە خێرخوازانەوە کۆمەکی ئەو شوێنانە کراوە کە دەستخستنی ئاو بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکان ئەستەمە. یەکێک لەو شوێنانە لە گەرمیان ناوچەی قۆرەتووە. ئەم تراکتۆرەی کە لە پشتی منەوە دەیبینن بە پارەی بەشێک لە خێرخوازان کڕاوە و دابین کراوە بۆم شوێنە. جگە لە تراکتۆر چەندین تەنکی و چەندین گۆل دابین کراون کە لە ڕێگەم تەنکەرەوە یان لە ڕێگەم تراکتۆرەوە ئاو دەگوازرێتەوە بۆ تەنکیەکان و دواتریش بۆ گۆلەکان. ئێمە وەک کارمەندانی پۆلیسی دارستان و بەڕێوەبەراتی ژینگەی گەرمیان لە بەشی خانەقین سەر بە بنکەی قۆرەتوین وەک ئەوەی کە ئاماژەی پێ بکەم کێشە و گرفتمان زۆرە لە ڕووی معاناتی خۆمانەوە وەک پێداویستی پۆلیس شوێن و جێگە و ڕێگەی پۆلیسەکانمان هیچ بە کەڵک نایە ئۆتۆمبیلەکانمان هەمووی کۆنا داڕزاوە زۆر جار ئۆتۆمبیلەکانمان عاتڵە مەسروفاتی ئۆتۆمبیلەکان زۆربەی لەسەر حساب و باخەڵی پۆلیسەکان خۆمانە زۆر شتی ترمانەیە کە ڕۆژانە ماتۆرسیلەکانمان تێ پۆلیسەکان لەسەر حسابی خۆیان کڕیانە خۆیشان مەسروفاتیەکەن کێشەی ترمان زۆرە وەک لایەنی پێداویستی پۆلیس وەڵای ئێمە جۆرا و جۆرە بۆ نمونە کەیسەکان کەیسی وا هەبووە کەسێکتیە بۆ ڕاو زۆر ئاسایە گیرە و خاوەن ڕێز و احترامیشە ئەڵێ من ڕاوم کردەوە و حەقی خۆتانە سەر ئیجراعاتم لەگەڵا بکەن بەڵام کەسانێکیشمان تووشە بێ ڕۆژانە کە کەسانێکی زۆر بەرپرسانە عینەکە زۆر ناحاڵیە لە دوو لە ڕووتان کێشەمان بۆ دروستەکە جاری وا بووە شەڕ دروستە بێ لە نێوانمانە زۆر جار کەیسی وامان هەبووە تەقەی تێکەوتووە تەقەمان لێکراوە ئێستا جۆرێکی تر لە سەرپێچی دروست بووە ئەوانەی کە شەویان ڕاوەکەن سیارەی جۆری پاترۆڵیان پێچن تابلۆکانی لێکەنەوە هیچ حسابێک بۆ ئەوە ناکەن کە بڵێن ئەمە یاسایە دێتە ڕێگەمان ئەچن تابلۆکانی لێکەنەوە ئەگەر ئەوان تەقە بکەن لە پۆلیس ئەگەر پۆلیسێکیش بکوژن دیارە بەڵام بۆ نمونە بچووکترش بێ لای ئێمە ئەوان ئێمە ئەناسن ئەمانە هەمووی کێشەیە زۆر جار ئێمە شوێنەکەمان وەکو بنکەی قۆرەت و شوێنێکی حدودیە لەگەڵ ئێران ئاو حدودین و لەگەڵ خوارە ئاو حدودین بڵێن عێراق جێشی عێراقی و حەشد ئەوشتانە و شوێنەکانمان شوێنی قاچاقچی تایە کە هاتشۆی ئێران ئەوشتانەکەن خەڵکەیە تلیاکە هێنێ خەڵکەیە بۆ نمونە ڕاوچیە هەیە قاچاقچیە
زۆر شتمان لەوانە هەیە بۆ نموناگەر ئێمە شەوێک بە تاریکە تۆ بێنە پێشچوی خۆت سعات 12 یەکی شەو لە زستانە بارانە تەموو مژە لای تێکە بینین ئەچی نازانین ئەم شەوقە ڕاوچیە قاچاقچیە دەرمانفرۆشە هەر شتێک بێ بەڵام ئاسانترین شت بۆ ئێمە ئەوەیە کە ڕاوچیەک بێ زۆر جار تووشی ئەو شتانە بووینە چەند جارێک بۆ نمونە چوین خەڵکمان گرتووە ئیشی تری کردووە نەک ڕاوچی دوایی گرتومانە و دامانزە دادگا شتان وڵا بە نزیکی بۆ نمونە لە پێش شەشمانی ڕابردووە من نەتوانم بەشیکەم فەسڵ هەیە وەرزەیە وەرزەکان لە کاتی ڕاوەڵەوە شتانە کە بێچ و ئاسکەگرن زیاتر ئەرکەکان ئێمە ماندووبوونێکی زیاتری تایە ڕەنگە لە کاتی بێچ و ئازگرتنە ئێمە زیاد لە 4-5 کەیسمان هەبوو بێ گرت بێ خەڵکمان گرتووە وەڵی پێ بووە لە 2-3 شوێن شوانمان گرتووە خەڵکی ترمان گرتووە لەم پێش 6 مانگە بە تقریبەن بڵێم 20 کەیسمان هەبووە زیاتریش بەڵێ ئەوەیان ئیجراعاتەکان زیاتر لە ڕووی یاسا و لە دادگای قۆرەتوو ئەکرێ ئێمە وەکو پۆلیسی دارستان ئەچین کە ئەو کەسە دەستگیرەکەن وەکو سەرپێکی کارێکی ژینگەی یا ڕاوچی ئەیبینە پۆلیس لەوێ ئیفادەی لێوەرەگیرێ ئەی حالەی پۆلیسێکن پۆلیسیش حالەی محکمەیەکە لە محکمەش وەک شایەتێک ئێمە باڵەکە وتەمان لێوەرەگرێ پاشان حاکم بڕیارەدا بە تەوقیفکردن یا سژنکردنی زۆربەی کات تا 20 ڕۆژ 25 ڕۆژ دەستگیر کراوە ئۆتۆمبیلەکانیان حجز کراوە ئۆتۆمبیلی وا هەبووە تقریبان 6 مانگ 7 مانگ حجز کراوە ئۆتۆمبیلی واش هەبووە تقریبان بڵێم 10 ڕۆژ 15 ڕۆژ حجز کراوە خۆشیان دوایی بە کافالەت ئازادەکردێن هەتاکو ڕۆژی دادگایی کردو زۆر جار حکم هەبووە بەڵام شێوەیەکی بڵێن دەگمەن حکمی کەمتیا بووە حکومەکانیش ئەوە نییە زۆر بێ بڵێن زۆر بێت بە تاکید ژمارەکەی نازانم بەڵام کە چووە دادگای ئێمە بەس بۆ تەوەرگرتنەکە ئاگدارین دوای ئەوە هیچ ئێمە ئاگداری کەیسەکەی نیچی بەسەرجێ بەڵێ خەڵکی هەر غەرامە نەکراوە خەڵکی شێ غەرامە کراوە بۆ نمونە لە یاسای ژینگەوا پێم وا بێ ئاژەڵێکی کێوی وەکو ئاسک 10 ملیۆن غەرامەتی بەڵام وەکو خۆی جێبەجێ ناکرێ ڕەنگە ملیۆنێک تا ملیۆن و نیوە یا 2 ملیۆن یا 3 ملیۆن بۆ سەر ئاژەڵ غەرامە بکرێ بەڵام خۆی پێویستەکە یاساکان وەک خۆی جێبەجێ بکرێ بایەخێکی زیاتر بە ئەم سرکەی ئەمە بدرێ وەک پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیا چونکە زۆر ماندوین زۆر هیلاکین زۆر سیشەوەی مانگی ڕەمەزان سی ڕۆژەکە بڕوا بکە ڕۆژانە هەموو ڕۆژە بەدەرەوەی ئێمە وەک پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیا وەک ئاماژەم پێدا معاناتێکی زۆرمانەیە لە ڕووی پێداویستیوە لە ڕووی ئەوانەیە ئەو شتانەی کە بۆ منە و کەرەسانەی کە پێویستن بۆ ئێمە وەک ماتۆرسکیل بۆ کارمەندەکان شوێن و جێڕێ کارمەندەکانمان هەر گونجاو نییە بڕوا بکە یەک وەدەیان هەیە کاتێکیش کە دێنەوە کارەبایان نیە تەنانەت تا ئێستا مۆلیدەیەکیشیان نییە وەکو خۆشمان ماتۆرسکیلەکانمان ئاماژەم پێدا پێشتر کە لەسەر پۆلیسەکان خۆیان کڕیوانەوە لەسەر باخەڵی خۆشیان مەسروفیەکەن ئێمەش وەک ئۆتۆمبیلەکانمان ئەوەیە کە ئەیبینن هەر هەمووی داڕزاوە مانگانە ئێمە پارەی یاسەرفەکەین بەڵام هیچ نەتیجەیەکی نییە چونکە بە خەڵکی چاکردنەوە نەماون ئۆتۆمبیلەکانمان بەنزینەکەیشی لەسەر حسابی خۆمان ئێمە ئەگەر بۆ نمونە پۆلیسی دارستان نەبێ لەم سنوورە خوا سنووری تر زۆرە ئەیبینی بە هەوڵ و ماندووبوونی ئەم کارمەندانە ئەم بەشە پۆلیسەی کە لەم بنکەیە لەم بەشەیە ئەم هەموو ئاژەڵە کوێ بەرچاو ماوە خەڵکی لێرە تەسویرێکە ئەوەسە وەک ئاژەڵی ماڵی گۆلی بۆ دانراوە پۆلیسەکانمان سەردانێکەن و ئاوی بۆ دائەنێن و تێدە سەری هەموو بەشایدی کامێرەکانتان بەڵام ئەگەر ئێمە نەبین بڕوا بکە لە ماوەیەکی زۆر کەمە قەتڵعامێکی تەواو دەست پێکات و هیچی نامێنێت وەک باقی شوێنەکانی تر بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدیمان لێ بداتەوە خەڵکانی دڵسۆژین کە پارێزان خەڵکانی ئەوەی کە خێرخوازان ئاورێکی جدی لە ژیان و گوزەرانی کارمەندەکان و ژیانی ئاژەڵە کێوەکانش بداتەوە. لە دوای ئەوەی کە لەلایەنێکێک لە فۆتۆگرافەرەکان لە گەرمیان بە تایبەت لەم شوێنەی کە ئێمە لەی ڕاوەستاوین دیمەنی یەکێک لەو ئاسکانەی دەڤەری گەرمیان تۆمار کرا کە بۆ ماوەیەکی درێژ دەمی لە ناوێکێک لەم گۆلانەدا دەنێت و ئاو دەخواتەوە و دواتر ئەم دیمەنە لە ناو سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو دەبێت و دەنگدانەوەی زۆر بە دوای خۆی دادەهێنێت و
تەنانەت بەشێک لە چالاگوانەکان و ڕۆژنامەنووسان کەمپینی تایبەتیان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی کۆمەکی بە مەبەستی کڕینی تراکتۆر و هەروەها دابینکردنی تەنکی و چەندین گۆل بۆ دابینکردنی ئاو بۆ ئاژەڵە کێویەکان. تایبەت بەم بابەتە دەچینە لای ئەندامانی گروپی کێودۆستان وە گفتوگویان لەگەڵ دەکەین و بزانین دۆخی گیانەوەرە کێویەکانی ئەم ناوچەیە چۆنە. جیاواسی ئێمە و وەکو فۆتۆگرافران لەگەڵ ڕاوچیەکانە ئەوەیە ڕاوچەکان ئەوان لە ڕێگەی لولەی تفەنگەکانیانەوە قەتل و عامی باڵندە و گیاندارە کێوەکانەکەن، بەڵام ئێمە لە ڕێگەی زوومی کامێرەکانەوە دۆکیمنتی ئەەکەین، ئەرشیفی ئەەکەین، پیشانی خەڵکی ئەدەین، پیشانی لایەنەکانی ئەدەین بۆەوەی شتێک وا هەیە لە ناوچەی گەرمیانە لە سنووری قۆرەتووە سامانێکی نیشتیمانیە دەبێت بپارێزێت. ئامانجی ئێمە بەگشتی ئەوەیە وشارکردنەوەی خەڵکە، هێنانی دامودەستگاکانی حکوومەت، ڕێکخراوەکان، کۆمەڵگەی مەدەنی، ڕاگەیاندکاران بێنە پیشانیان بدەین بڵێن گەرمیان شتی وایتایە، هاوکاری بکرێن، هاوکاری پۆلیسی دەرستان بکرێن، هاوکاری لایەنی معنیەکان بکرێن بۆ ئەوەی ئەم سامانی نیشتیمانیە نەفەوتێت. یەکێک لە لایەنە گرنگەکانی ئەم ئیشەی ئێمە فۆتۆگرافی وەکو گروپەکەمانی بەتایبەتی مامۆستا ڕێبوار، ینی دۆکیمنتی ڤیدۆیەکی کرد بەڕاستی پیشانیدا ئاسکێک بوو لە ماوەی تقریبەن 50 سانیە خەریکە ئاوەخۆ، دەمی لەسەر ئاوەکە لەسەر گۆلەکە لا نادا، هەر ئاوەخوات بە تینەیەکی زۆرەوە سرنجی خەڵکی زۆر ڕاکێشە بەڕاستی. لایەنێکی زۆر خێرخوازان، کۆمەڵگەی مەدەنی، حکوومەت هاتنە سەر خەت، بەڕاستی کاریگەریکی زۆر گەورەی بوو، وای لێ کرد خەڵک زیاتر وشار بووە، خەڵک زیاتر هاتن بە هانای پۆلیسی دارستانەوە، بەڵام ئەوش بە سنووردارە. مەبەستی ئێمە تەنها ئەوە نییە وێنەیەک بگرین یان ڤیدۆیە بگرین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویکردن، نەخێر، بەڵکو طموحێکی زیاترمان هەیە. ئێستا هەر چوارمان ینی پرۆژەیەکمان هەیە بۆی دۆکیمنتی هەمووی بکەین لە داهاتووە، ئەگەر کەسێک هاوکارمان بێت، لایەنێک هاوکارمان بێ بکەینە کتێبێک و بمێن تۆ لە زانکۆکانە. پەیامی ئێمە وەکو فۆتۆگرافران بۆ ڕاوچیان ئەوەیە کار لەم کارە قێزەوە ناڵکەن، بەڕاستی کارێکە دڵنیا بە لە نابن. یعنی تۆ زۆر هینمان بینیوە پۆلیسی دارستان بەڵاویان کردێتەوە، یان سەرکەی ئەو ئاژەڵە مێنیە سەر براوە ناوزکی سێکی بەچکەی تایە بێچووی تایە، یعنی ئەمە قەتلی کردو، قەتل هەر لە شەر ئەولەینە ڕەتە قالیبی قەتلەوە. ئەگەر هات و باڵندەی یان گیاندارێکی بەرەو لە ناوچوون بوو کەم بووە نابێ ڕاوکرێ، ڕاومان ئەستان ڕاو نییە، ینی قەتل و ئامەکە سێکی تۆ سیاریان کردووە 3-4 ڕاوی ئینی تیا بوو کەرێشی تیا، ینی هەرچی بکەوێتە بەردەی من ڕاوێ دەست لەو کارا بکەن.
لە ڕووی جۆری باڵندە و گیاندارەوە با ئێمە گیاندار بۆ نمونە باڵندەمان هەیە کۆچەرە باڵندەمان هەیە جێگیرە لێرە ئەو باڵدانەی کە جێگیرن وەکو کەنەسمە وەکو کەنووشە وەکو با بڵێن مەسەرەن سۆنای سەرسەوز ئەوەی تایە مەسەرەن با بڵێن هەنێ باڵندەی تایە مەسەرەن ماسیگر نزگەی 4-5 جۆری تایە ئیتر جۆرەها جۆر مەسەرەن باڵندەی کەرەوانی تەیە کە ئەمێنێتەوە و کۆچەکە لە زستانە ئەنجا جۆری گیاندارەکان بۆ نمونە ئاسک ئەوە تایبەتە بە گەرمیانەوە ئاسکی گەرمیانی پێڵێن بۆ نمونە لە ناوچەی با بڵێن ئەم سنوورەی قۆرەت و کە تاگاتە سنووری خانەقی نزگەی 600 بۆ 800 ئاسک لەم سنوورە و تا سنووری ئێران و ئەگاتە سنووری خانەقین و ناوچەی قۆرەت و نزگەی 600 بۆ 800 ئاسکی تایە ئەمە ئەم ژمارەیە تەمان دوای ئەوەی کە لە شەڕی داعشە زۆر دابەزی بەهۆی ئەو فراغی کە هەبوو بەڵام ئێستا ئەوە بژاوتەوە بەهۆی پاراستنی ئەو گیاندارانەوە بەهۆی چاودێری چڕی پۆلیسی دارستانەوە ژمارەیان گەشتۆتە نزیکەی ئەو ژمارەیە کە وتم جۆری باڵندەی ترمان هەیە ئەیتر ئەوانە کۆچەرن بە هاوین لێرە نامێنەوە تەنها وەکو ڕێڕەوێک بەسەر با بڵێن ناوچەی گەرمیان و خواروی عێراق ناوەڕاستی عێراقا ئەڕۆن لە بینی ئەوروپا و با بڵێن ئەفریقا یعنی وەکو ڕێڕەوێکە بەهۆی بوونی ڕووباری سیروان و ڕووباری دیژلە و فراتەوە ئیتر لە رووسیاوە بۆ ئەفریقا لە ئەوروپا بۆ ئەفریقا هەموو ساڵێ کۆچەکرێ بۆ نمونە قوڵەنگ سوورە قوڵەنگ ئەوەی کە پێڵێن بۆ نمونە جۆرەها باڵندەی کە ڤیلینۆسی پێڵێن کە کۆچەکەن هەنێ باڵندە ئەمێنێتەوە بۆ ماوەی هەفتەیە دوو هەفتەیە هەنێ باڵندە ئەمێنێت تێپەڕێ بۆ ڕۆژێ دوان ئەمێنێتەوە لێرە جۆرەها باڵندەی مەسەرەن قازەیە کۆچەرن لێرەوە تێپەڕن بەرەو ئەفریقا و بۆ رووسیا و بۆ ئەو ناوانە یعنی ڕێڕەوێکە باڵێن گەرمیان و بۆ خواری و عێراق گەرمیان چەندین جۆرگیانەوەری کێوی هەیە وەک ئاسک، گورگ، ڕێوی، بەراز، کەروێشک، کەمتیار، بزنمژە، پشیلە، سوچەڕ، بوومی سپی گەورە، چەقەڵ، چەقەڵی ئاڵتونی یا گورگاز، چالەکە، خورما سوچان، بزن و مەڕی کێوی و بزنە کێوی سپی. باڵندەی کێوی زۆری هەیە وەک بەلشون، کەنووشە، زقزاق، کروان، لەقلەق، ماسیگرا، بەلشونی ئاڵتونی، هەڵۆی ئاڵتونی، بازوور، لاقدرێژ، هەڵۆی ڕۆژهەڵاتی، واشە، سۆنا، مامرئاوی، خەناو، سوێسکە، کۆتر، پۆڕ، سۆنەی کەژی، هەنگەخۆرە، زۆڕلی، قاژڕەشە، قەلەباچکە، قەلەڕەشکە، داڵەبۆرە، دووبرا، کڵاوکوڕە، چلبەردە یا بازەڵە، کونەپەپوو، واشە، مەگەزۆر، لاقدرێژ، کەرخۆر، شوان هەڵخەڵەتێنە، پەڕەسێلکەی دەریایی، قەلەبازە، فیسقە، خورماخۆرە، مەگەسخۆر، کەنەسمە، کەو، پۆڕ و هەڵۆ. باڵندەی کۆچەری وەرزیەکانی لا گەرمیان وەک باڵندەی خەناو، خورماخۆرە، ڕیشۆڵە، باس، شەهێن، قازی دەشتی، میشەستی، کوڕکوڕ یا قەتێ، سوورە قوڵنگ یا فلامینگۆ، واقواقی شەوی و چەندین جۆری نەوڕەس. لە ڕووی کاریگەری وشکە ساڵی و ئەم گەرمایی گەرمیان کە ئەمساڵ بەڕاستی زۆر گەرمترە لە ساڵانی تر و زۆربەی سەرچاوەی کارێز و کانیاوەکان دابەزیون بۆ ئاستی 120 و کەمتری شەنێکیان وش بوونەتەوە کاریگەری زۆری هەبوو بۆ نمونە چەند ئاسکێک ئەمساڵ لەم سنووری قۆرەتوە کە ئێمە ئیساوات لێرەین کوێر بوون هەنێکیان مردار بوونەوە هەر لەم سنوورەی قۆرەتوە کاریگەری ئەوەی هەیە کە کۆچەکەن ئەگەر تۆ ئەم سەرچاوە ئاویانە نەبێ
بەڕاستیکانی و کارێزەکان بە شێوەیەکی مەترسیدار کەم بۆتەوە ئەنجا ئاوی سیروانیش نزیکە بەڵام ئاوی سیروان ئەم گیاندارە ناتوان بگەنەوێ بەهۆی چڕی دانیشتوانی کناری ڕووبارەکەەوە لەبەرەوەی کە کۆچ نەکەن لەبەرەوەی کە بمێنەوە لە ناوچەکەی با بڵێن ئەم ناوچەی گەرمیان و ناوچەی قۆرەت و بۆ خانەقینوەمانە گۆش نەکەن بۆ شوێنەکانی تر و خوار و عراق و با بڵێن سنووری ئێران ئێمە هەستین لە بەهاوکاری خێرخوازان و باوکاری پۆلیسی دارستان و ئەو ئاوە دابین کراوە ئیسا ئاسکەکان زۆر بژاونەتەوە جێگیر بوون لە ناوچەکە بەڵام ئەوەی مەترسیە ڕاوچەکانن هەنێ لە ڕاوچەکان داوەنەوە لە دەوری ئەو ئاوە کە دانراوە ئەو قەمانەی کە دانراوە من لێرەوە داواکەم هاوکاری بگرێن بۆ جێگیرکردنی کامیرەی چاودێری بەردەوام بۆ ئەوەی ئەو ڕاوچیانە چیتر نەوێرن لەو شوێنان لە نزیکی ئەو کارێزانە لە نزیکی ئەو قەمانەی کە دانراوە بۆ ئاو بۆ ئەو ئاسکانە چیتر نەوێرن داودانەنیان بێن لە نزیکەوەی بە شەو بێن ڕاو بکەن من لێرەوە داواکاریم بۆ لایەنی پەیوەندیدار بۆ ژینگە دۆستان بۆ لایەنی حکومی بۆ ئەوانەی خەمی ژینگەی ئەم وڵاتەیانە بەڕاستی پۆلیسی دارستان من دەستخۆشییان لێکم بۆ ئەو هەوڵماندووبوونیان کە لە بنکەی قۆرەت و دیارە جێدەستیاندارە بەڕاستی بەراورد لەگەڵ ناوچەکانی تر دەستخۆشی لە هەمویانەکەم بەڵام بەراورد بە ناوچەکانی تر جێدەستی پۆلیسی دارستانی قۆرەت و دیارە بەو ڕووبڕۆبوونایی کە یعنی ڕوبەڕووی ڕاوچی بوونەوە شەڕ بە چەک شەڕ کراوە لە بینیانە حتا کێشە دروست بووە لە بینیانە هەنێکیان بە سەختی ڕوبەڕووە بنەوە من لێرەوە داواکەم بەڕاستی هاوکاریان بکرێ ئەو سیارانە هەیەە کە بە تەواو کۆن بوون ئەو مۆتۆرسکێلانەی هیانە یعنی ئەو کارمەندانە هەموو ڕۆژێ هاتوچۆکەن هی خۆیانە مۆتۆرسکلی خۆیانە لەسەر ئەرکی خۆیان سوتەمەنیان بۆ دابین کرا ڕاستی ینی ئیمکانیەتیان بدرێتێ دەسەڵاتیان بدرێتێ ئەو ڕاوچیانە ئەگرن خۆیان هەنێ لە دەسەڵاتیان نەبێ بۆ تەوقیفکردن و دادگا ینی با بڵێن سەجنکردنیان ڕاستی ئەبێ هاوکاری بکرێن ینی ئەگەر ئەو پۆلیسانە بڕاستی ئەو پۆلیسانە لەم سنوورە بۆ ماوەی هەفتەیەک لابەی نسبەی ئەو ئاسکانە کە وتم دابەزێ بۆ ئەو پەڕی 100 ئاس لەم سنوورە نامێنێ بگرە 50 ئاسکیتیان نامێنێ لە ماوەی هەفتەیەکە ئەیتر من داواکارم هاوکاری بکرێن لەلایەنی حکومی وە بەدابینکردنی سوتەمەنی بەدابینکردنی سیارەی باشتر مۆتۆرسکلی باشتر بۆ ئەو کارمەندانەی هیچ لەم سنوورەکان بەڕاستی بۆ ئەوەی زیاتر ئەم سنوورە بپارێزن ژینگە ئەم ناوچە باشتر ببوژێتەوە وەکو ئێستا بژاوەتەوە لەمەش باشتر ببوژێتەوە. بەڕێزان ئەمڕۆ دەرچوین بۆ پاکردنەوەی ئەم بڵێن ئەم کارێزە کە دەکەوێتە یەکێک لە دەشتەکانی گەرمیان ئەم ئاوا تەمان گیانداری پێویستی لێبینێ ئێمەش بە هیوایەوەی پاکمان کردەوە و قوڵی شوێنەکەمان زیاتر کرد بۆەوەی وشک نەکە لە وەرزی مانگی حوت وەش با بڵێن باوکاری دەنگی ئەمریکا و گروپی خۆمان گروپی کێودۆستان هەستین بە پاکردنەوەی ئەم شوێنە بۆ ئەوەی گیانداری کێوی سوودی لێ بمێنێ بە درێژایی وەرزی گەرما ئینشاءڵڵا کارێکمان کردوێ و لەبەرخوا خێرێکە و ئینشاءڵڵا سوودی لێ بێ بۆ گیانداری کێوی و بۆ خەڵکیش. ئێمە وەکو تیمی بەرنامەی ژینگە پارێزی و بەشێک لە ئەندامانی گروپی کێودۆستان لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگەی بنکەی قۆرەت و هاتینە پێدەشتەکانی گەرمیان
بە تایبەت لە ناوچەی قۆرەتوو لەژێر تیشکی خۆرێکی تااقەت پڕوکێن توانیمان ئەم بەرنمەیە بێنینە بەرهەم و بە مەدانی ئەو ناوچانە ببینین کە گیانەوەرە کێوەکانی لێیە وەو ئاوانەش ببینین کە لەم ناوچەیە بۆ گیانەوەرە کێوەکان دانراوە ژمارەی گیانەوەرە کێوەکان زۆر و دانانی ئەو تەنکی و گۆلانەش بۆ گیانەوەرە کێوەکان کەم توانای مرۆیی پۆلیسی دارستان و ژینگە و چالاگوانانی ژینگە کەم و ڕاوچەیەکی زۆر کە بەردەوام ژیانی گیانەوەرە کێوەکان دەخاتە مەترسیەوە جگەل لەوەی ڕاوچەکان بوون بە هەڕەشەیەکی بەردەوام بۆ ژیانی گیانەوەرە کێوەکان هاوکات وشکە ساڵی و کەمی ئاو یەکێکی ترە لە هەڕەشە جدیەکان لەسەر ژیانی گیانەوەرەکان بۆیە ئەرکی ئێمەیە لە ڕێگەی دابینکردنی ئاوە ببین بە هۆکارێک بۆ مانەوەی ژیانی گیانەوەرە کێوەکان لە ناو سروشت و ژینگەی کوردستان تا بەرنامێکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن. اینجا بەڕێزان ئەوەی باڵندەیە گیاندارێکی کێوی گرتووە یان ئەزانێ لە شوێنێکە بە هەڵبدا بەرەڵای کاو ئازادیکە هیچ شوێنێک وەک ژینگەی ئەو باڵندەیە نییە ئەوەشی نازانێ ژینگەی خۆی لەکوێیە مەسەلەن بیەنێ ئەمە برادران مامۆستا نەجیب من لە ڕێگەی فەیسبووک ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن ئەو باڵندەیان ئەو گیاندارە کێوێلاتانە ئەوێن بۆ شوێنی گونجاوی کە هی خۆیەتی ژینگەی خۆی بێ بە شێوەیە کە بتوانێت تیا بمێنێتەوە گیاندارە کێوەکان بەو شێوەیە بپارێزین.